هەرامگیان خۆزگەی مژۆ کوێ و ئازادە بووین بە هەوەسی خۆمان کوێمان بیستایە بڕۆشتینایە چیمان بیستایەمان کردایە سارا جام تا ساچێک و تۆ دڵم شکاندووی سەربەسی تەواو ناویتە تێ مەبەستمەوە نییە بە قوربان ئەی مەبەست چییە مەبەست چییە بە قوربان دەبیڵێ ئەزان مەڵێکی وەرە با بچین ئا لەسەر کورسیانە دانیشین حاچی لەگەڵ تاکەمی بڵێ وەرە دیرە جام با خێرا بیت باشە نەبیت نانە هێشتا تۆ لە مەبەستی من نەگەشتویت با یەک نمرەی بچووکەوە بێنەوە ئادەی خانم فەرموو ئەو برادەرەی ئەو ڕۆژە هاتبوو برادەر تازەکە و چاک لەبیرمە لەبیرتە ئاگام لێ نەبوو بەبێ ئەوەی بڵێ فەرموو بەبێ ئەوەی خوڵقێکی بکەی خێرا خۆی کرد بە ژوورات خواتەوە بەڕاستە زانیە ئوستوب بوو نابێت ڕاستەیەکێ بکەی اینجا ڕەفاقەتی بکەی ئارامگیان بە قوربان بۆ ساراجان هیچێکی خراپ ڕوویاوە نا بە قوربان بەخوا هیچ تێ نەبووە داقمان چییە بەسەری وەڵی کابرایکی فەقیرە هەسە بە قوربان با بڕوین بە شوێن دیلمانە لێوە بڕۆینەوە باشە